هەرێمی کوردستان و بەغدا لەسەر کۆمەڵێک بابەت دەستی پێکردووە. بابەتەکانیش طبعی پێشتر وەفدێکی هەرێم سەردانی بەغدای کردبوو بە سەرۆکایەتی وەزیری ناوخۆ لەگەڵ تیمەکانی بەغدا دانیشتنیان کردبوو لەوێ لەگەڵ وەزارەتی ناوخۆ و دوای ئەویش وەفدێک لەلایەن بەغداوە بە سەرۆکایەتی مەهدی عەلاق ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران سەردانی هەرێمی کوردستانیان کرد. لە هەرێمی کوردستان لە بینی ئەم دوو لایەنە لە بینی بەغدا و هەولێرد تیم دروست کران بۆ مەسەلەی مەتارات، بۆ مەسەلەی دەروازە سنووریەکان، بابەتی وەزارە ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە وەزارەتی ناوخۆوە هەیە و بابەتی سودود. ئەمانە هەمووی ئەوەی کە دەمەوێت بڵێم ئەوەیە وەکو تەقیمی خۆمان لە ئەنجومەنی وەزیران کە ئەمڕۆ ئێمە باسمان کرد، تەقیمێکی ئیجابیمان هەیە. تەسەور دەکەین دەستپێکردنێکی زۆر باشە بۆ حەلی هەموو ئەو کێشانەی کە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا هەیە لە چوارچێوەی دەستوری عێراقدا. ئێمە خۆشحاڵین بەم دانیشتنانە و ئێمە هیوادارین کە بگەینە ئەنجامێکی باش کە لە خزمەتی هەموو هاوڵاتیانی عێراق و کوردستاندا بێ و ئەم عیلاقەی کە بینی ئێمە و بەغدا هەیە طەبیعی ببێتەوە و هەموو شتەکان زۆر باشتر بکرێن لە جارانیش. ئەوە هیوای ئێمەیە. بڕیار وایە کۆبوونەوەی تریش بە دوای ئەم کۆبوونەوەیە دابێت. بەش پەیوەندی بینی ئێمە هەیە، یانیوە تەسەوریش دەکەم ئەو پەیوەندیانە لەم نزیکانە زیاتریش ببن لەگەڵ بەغدا بە شێوەیەکی گشتی و لەگەڵ ئەنجومەنی وەزیرانیش لە بەغدا و هیوادارین لەگەڵ سەرۆک وەزیرانیش. پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانیش ئەگەر بەراورد بکەی ئێستا لەگەڵ مانگێک لەمەوبەر ڕێگەیەکی دوورمان بڕیوە و زۆر بەرەو باشتر بووە هەموو پەیوەندیەکانمان و تەوەقع دەکەم لەم نزیکانە ئەو پەیوەندیانە باشتریش ببن. دوو لجنەمان ناردووە، لجنەی وەزارەتی پەروەردە چووە، لجنەی وەزارەتی تەندروستیش. قائیمەکانیشیان هەمویان لەگەڵ خۆیان بردووە لەسەر ئەساسی ئەو بایۆمەتری کە هەیە. لەم پێناوەشدا ئێمە هەموو ئاسانکاری و هاوکاریەک دەکەین بۆ ئەوەی دڵنیابن لەوەی کە شەفافیەت لەو قائیمانەدا هەیە، کێشەی تێدا نییە، لەسەر ئەساسی بایۆمەتری بووە و ئێمە هیوادارین ئەوە بگاتە ئەوەی کە موچەی ئەو دوو وەزارەتە دەستپێکردنێکی باشە. طبعاً هەموو مشکلەکان حەل ناکات، بەڵام بە تەسەوری ئێمە ناردنی موچەی ئەو دوو وەزارەتەش هەنگاوێکی باشە و ئێمە خۆشحاڵ دەبین کە ئەو بڕیارە بدرێت. ئێمە بە پێی داهاتی خۆمان موچە دیاری دەکەین و ئەوەی کە ئێستا هەیە ئەو موچەی کە داومانە بەردەوام دەبێت بەو شێوەی کە دراوە.